سعدی لەگەڵ ژنێک بینیویانە لە ناو هەولێر. سعدی ئەو پێ نەگەیشتووە. هیچ بکەم وەرزەکەی بگۆڕم وەرزەکەی بگۆڕم. ئەلو حەیرانی بم. هەی درۆزن تۆ لە هەولێری نەکەی بە قوربانت دەم. ئەلو سعدی بۆچ چی ئەوە چی بوو؟ بێخەمبەر سبەینە سعدی هەر دەبیمەوە ئەم دەزانم چی دەکەم. نەوەتی من هاتووبەتەوە ئەم ماڵەوانەی خۆشیم نەبینیوە. ئێرۆ عیبتە. کاک سعدی لە جەهەنەمە. بێزار بووم لە تۆزانی تاقەتم نەماوە خۆشی لەم ماڵەیان نەماوە هەموو ڕۆژێ یا ژنەکەتە یان ئەوان ئیشان پێێتە ئەبێ بڕۆی بۆ لای ئەوان من بەجێ ئەهێڵی زیادە خۆشەویستی پێ دەڵێن. زیادە من ئەم مەوزوع ئێستا خۆمەزانم چۆن حلی ئەەکەم. بێژن گەیشتۆتە ئەبەنەمان لە ماڵی ئێمە بڕاردن هەیە. نەمزانی خوشکانە لە دواوەیە یەکسەر گوێی لێبوو بڕواوە بێ قەوما وەختێتی تەقیەوە خوشکانە وەهینە نا. جاکۆ بێوەژن کەوتایە. دایکە تخواوا ماڵی بێوەژنی زۆر ناخۆشە. باس دەرێ وەستت کووە حوارت کووە. باش نیم ئەتوو بی ئەو پیاوە تەلەفۆنە سەمندا بخەیت. سارەکەم ئەگۆڕین بۆ کادیدا. دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێر 9.